بۆ گفتوگۆی زیاتری ڕێکەوتنی نێوان هەرێمی کوردستان و عێراق لەسەر تەواوی پرسەکان چ پرسی نەوتی بێ یاخود پرسە داراییەکان و بابەتی داهاتی نەوتی و نانەوتی لە نێوان هەرێمی کوردستان و عێراق ئێستا لە نێو ستۆدیۆ بەڕێز شیروان میرزا پەرلەمانتاری پێشووی عێراق لە لیژنەی دارایی لەگەڵمانە. کاک شیروان سپاس بۆم دەرفەتە. زۆر سپاس. ئەوەی کە لە هەواڵەکەش ئاماژەمان پێکرد و زانیاریانەی هەیە ڕێککەوتنێک هاتوۆتە ئاراوە ڕەشنووسێکە چووکە ئەنجومەنی وەزیران هێشتا دەنگی لەسەر نەداوە. ئەگەری هەیە سبەی ڕێککەوتنێکی لەو جۆرە تێپەڕێنرێ لە نێو ئەنجومەنی وەزیرانی عێراق و ببێتە بنەمایە بۆ ڕێککەوتنی نێوان هەردوولا. زۆر سپاس سلااوڕێز بۆ بەڕێستان و بۆ بینەران. زۆر سپاس. طبعاً بابەتی کێشە داراییەکانی نێوان هەرێم و بەغدا ئەگەر یان کێشەی موچە باوڵێین دوو بڕگەی هەیە، بڕگەیەکی داهاتی نەوتە یان باڵین هەناردەکردنەوەی نەوتە، بڕگەیەکی داهاتی نانەوتیە. طبعاً هەردێکیان بە کۆمەڵێک وردەکاریەوە. تا ئێستا هەنگاوی باش نراوە بە تایبەتی لەم دووسێ ڕۆژە، بەڵام هیچیان نەگەیشتۆتە نەتیجەی کۆتایی. بەڵام چاوەڕێ دەکرێت ینی زۆربەی بربەستەکان لا برابێت لە بەردەم هەردووچیان. ئەوەی کە پەیوەستە بنەوت تەوان ئاخر تەتەورات ئەوە بوو کە کۆمپانیەکانی نەوت داوای زۆر داوای ئەوەیان کرد کە عێراق وەکو تەڕەفی سێم بێتە ناو گرێبەستەکانەوە. تەوان نەهات، دوایی دەرچەیەکیان دۆزیەوە بۆ چۆنیەتی مامەڵەکردنی با بڵێین وەزارەتی نەوتی عێراق لەگەڵ کۆمپانیەکان. ینی جۆرێک لە دڵنیایان پێ بدرێ ئەوان دوو با بڵێن حەقیان هەیە لەسەر نەوتی هەرێمی کوردستان، طبعاً بەپێی ئەو گرێبەستانەی کە کردویانە. یەکەشیان لە بەرهەمەکەی شەریکن بەشێک لەوانە، بەشەکەی تری بریتە لەو 16 دلاری کە لە یاسای موازنە تعدیل کرا و بۆیان دیاری کرا. حەقدەستی بەرهەمێنان و کارکردنیان لەو چێڵگانی کە لە هەرێمی کوردستان کار دەکەن. گرفتیان لەسەرەوە بوو زەمانەتی پێدانی ئەم 16 دلارە چییە؟ ئایا کەی دەیاندرێتێ دوا دەکەوێت دوانەکەوێت؟ ئێستا بەپێی ڕێککەوتنەکان ئەوەی کە دزەی کردو با بڵێن جەنابەت باست کرد ناوەڕۆکەکەی تا ئێستا ئاشکرا نەکراوە، بەڵام ئەوەی کە باز دەکرێت و پێشتریش با بڵێن هەندێک هەنگاوی نرابوو لەسەری کە گەیشتبوونە لێک تێگەشتن و ڕێککەوتن ئەوەیە کە هەرێمی کوردستان چەند نەوت بەرهەم دەهێنێ 50,000 لێگەل دەداتەوە بناوخۆ، ئەوەی دیکە دەداتە کۆمپانیای سۆمۆ بەڕێی دەکە. حەقدەستی کۆمپانیەکان و حەقی کۆمپانیەکان بە نەوت دەدرێ لە جیاتیەوەی بە پارە چاوەڕێەوە بکەن نەوتەکە بفرۆشتێ، پارەکەی بێتەوە بە دۆلار بێ، بە دینار بێت، چۆن بێت چۆن نەبێ. لەبری ئەوە سۆمۆ بە ڕۆژانە بە پێی نرخی ئەو ڕۆژە چەندیان هەناردە کردو، چەندیان بەرهەم هێناوە، حەقدەستی کۆمپانیەکان بە نەوت جیا دەکاتەوە دەیدات بە خۆیانی تر خۆیان دەیفرۆشن. ئەوەی ترکە دەمێنێتەوە نەوتی عێراق و نەوتی هەرێمی کوردستانە سۆمۆ دەیفرۆشی. ئەمە با بڵێن خطوتە عامەکەی هێڵە گشتیەکانی ڕێککەوتنەکەیە کە هەر سێلا پێڕازین ئەوەی کە ئێستا هەیە. طبعاً بۆچی پێڕازین؟ ئەگەر یەک دقە ڕوخسەتم بدەیت، یەکەم حکومەتی هەرێمی کوردستان وەکو مەلەفی نەوت لە بەدەستی خۆی دەمێنێ، وەکو ناو شکلیات داهاتەکەی یان با بڵێن پارەکەی یان بەرهەمەکە دێتە سۆمۆ دەیفرۆشە و پارەکەشی بۆ خەزانەی عێراق دەبێت. ئەمە وەکوی بەڵام وەکو مەلەفی نەوت مامەڵەکردنی لەگەڵ چێڵگەکان، لەگەڵ بەرهەمهێنان، لەگەڵ کۆمپانیەکان، ئەمە هەرێم ئەوەی لە زۆر بەلاوە بەست بوو مەلەفی نەوتی بە کاملی ڕادستی عێراق نەکات، بەرهەمەکەی ڕادەست بکات. ئەمە هەرێم پێڕازیە و بەشێکە لە چارەسەری کێشەی موچە، تەمەن زۆر گرنگە ئەمە و بەشێکی ئەساسیشە. خاڵی دووەم عێراق و بە تایبەتی خودی سوودانی دەیەوێت بیکا بە دەستکەوتێک بە ئینجازێک بۆ خۆی لەم سەروبەری هەڵبژاردنە. باش بۆ ئەگەر دۆسەی نەوتیلانە بێت چۆنێکا بە دەستکەوتێک دەزانی چۆنە؟ ئەگەر نەڵێ من دۆسەی نەوتی هەرێمی کوردستانم بە تەواوی ئەم مەلەفە مێنایە ژێر دەستی عێراق وەزارەتی نەوت، چۆنە بێتە دەستکەوت بووی؟ تەماشاکە ئەوان یعنی عێراق لە یاسای موازنە دەڵێت 400,000 بەرمیلەوە ڕێککەوتن کرا لەسەر 280,000 دوایی ئێستا هەرچەندێک بێ پێڕازین. ئەمە مانای ئەوەیە سوودانی بە هەر نرخێک بێت دەیەوێت چەند نەوت هەیە وەریگرێ و لە ڕێگەی سۆمۆ بیفرۆشێ، پارەکەی بچێتەوە خەزانەی دەوڵەت. ئەمە دەڵێت چی؟ دەڵێ لە سەردەمی حکومەتی دووەمی مالکی، لە سەردەمی عەبادی، لە سەردەمی بەڕێز عادل عەبدولمەهدی، لە سەردەمی کاظمی و تا ئێستا هیچ یەکێک لە سەرۆک وەزیرانەکان نەیانتوانی لە مەسەلەی مەلەفی نەوتی هەرێمی کوردستان بگەنە ئەم مەرحەلەیە.
یعنی نەوت تەنانەت ئەگەر مەلەفەکەش نەبێ پرۆسەکەش نەبێت تەنها بەرهەمەکەی بێتەوە بەردەستی سۆمۆ بیفرۆشێ و داهاتەکەشی بۆ عێراق بێ هەنگاوەکی گرنگە بەنسبەت کۆمپانیەکانی شەو کۆمپانیەکان داوای حەقدەستی خۆیان دەکەنەوە بە ئەو میکانیزمی کە ئێستا دیاری کراوە پێدەچێت زەمانەتی حەق و حقوقی خۆیان گرێبەستی یاخود ڕێککەوتنێکی نووسراویشیانە کرد گەرەوە شاتبێتە دی لەو ڕۆشنووسی باسەکرێ ڕەنگە کۆمپانیەکان ڕازی بن بۆ ئەوەی کە ئەمڕۆ با بڵێن ڕێککەوتنی لەسەر کرابێت لێک تێگەیشتن بوو بێ هەرچی بێت بەیانی بچێتە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی وەزیران دەنگی لەسەر بدا تاوان دەبێتە قەراری حکوومەتی عێراقی یعنی جۆرێکە لە زەمانەت و کۆمپانیەکان سبەی تێ ئەپەڕێ و وەدەنگی لەسەر درێ و ڕۆشنووسی کە لە نێوانە و سێ لایەنەیە ڕێککەوتنی هەتا ئێستا وەکو باسمەکرد ناوەڕۆکەکەی دیار نییە بەڵام ئەوەی کە باس دەکرێت و کۆمپانیای نەوتی باکوور بە نوێنەرایەتی وەزارەتی نەوتی عێراق بەشدار بووە لەو کۆبنەوەی ئەمڕۆ پێدەچێت حکوومەتی عێراقی خۆی بیەوێ ینی گرفتێک نەبێ کوردیش دەیەوێ بۆیە پێم وایە بەیانی ئەم بابەتە ئەگەر ببرێتە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران بە ئاسانی تێدەپەڕێت تا ئێستا بابەتی نەوت ڕوونکردنەوەیکی ئەمە بابەتی لەسەریوت بەڵام ئەوەی کە بۆ موچەخۆری هەرێمی کوردستان گرنگە موچە دێ کێشەدارەکان چارەسەرە بێ جامنیش بەم جۆرە پرسیارەکەکەم ئایا ڕێککەوتن لەسەر نەوت هێرێمی کوردستان دەرەنجامەکەی بۆ کۆتایی دیە کە ماگانە موچەی موچەخۆران هێرێمی کوردستانە درێ هەموو شەڕەکە بۆ موچەیە دروست ئەوەنیە بەدڵنیایەوە ینی ئەوەی کە شەڕە گەورەکە بۆیە کەمە زەمانەتی موچەی لانیکەم ئەم 6 مانگە بکەین تا کۆتایی ساڵ و تەوەقعاتمان وایە بۆ ساڵی داهاتوش بۆ چونکە ساڵی داهاتوو هەموو ئەگەرەکان پێمان دەڵێ ئەم حکوومەتێک کە دروست دەبێت لە دوای انتخابات وا بە ئاسانی دروست نابێ و یاسای لە عێراق کە پێچێت بەڵێ یاسای موازنەشی نابێ و ئەگەر هەشی بە زۆر تاخیر دەبێ بۆیە توقعات دەکرێت لە 2026 ئەگەر حکوومەتێکی نوێژ دروست بێم حکوومەتی یاسای موازنەی نابێ کە یاسای موازنەی نابێ بەپێی قانونی ئیدارەی مالی بەپێی ئەو قانونە بەرکارەکان بە یەک لەسەر 12 ساڵی پێشوو دەڕوە یعنی ئەوەی کە ئێستا حکوومەتی عێراقی سەرفی دەکا یەک لەسەر 12 ئەوە دەبێتە بنەما کەواتە کە تۆ 12 موچەی ئەم ساڵت زامن کرد بۆ موچەی فەرمانبەران بۆ ساڵی داهاتوش مەبدەئەکی قانونیە ئەو 12 موچەیەت هەر هەیە ئەوە یعنی بۆیە ینی ئەگەر بابەتی نەوت حەل ببێ داهاتی نانەوتی دەمێنێت داهاتی نانەوتی 2000 ڕاستە دوو بۆ چوونی جیاواز هەیە و دوو ڕێی جیاوازن لەسەر قانونی ئیدارەی مالی لەسەرەوەی کام داهاتانە فیدراالیە کامە فیدراالی نییە هەرێم بە شێوەیەک لێکی دەداتەوە عێراق بە شێوەیەکی تر بەڵام 2000 لە کۆتاییدا دەبێتە دوو ڕقم دەبێتە دوو ڕقم لەوانەیە 20 میلیارد 30 میلیارد 50 میلیارد ئەوەندە فەرقیان هەبێ یعنی ئەوەی عێراق دێڵێ لەوانەیە 150 میلیارد بێ هەرێم دەڵێ 130 میلیارد 120 میلیارد بێ نەخێر با 100 میلیارد بێ جیاوازیەکە لە نێوان هەرێم و بەغدا دەبێتە پارە دەبێتە ڕقەمە کەم ڕقەمە بە تەسەوری من زۆر گەورە نیە چارەسەری ئاسانترە بۆیە ئەگەر نەوت هەناردە یعنی بابەتی نەوتی بەیانی دەنگی لەسەر بدرێ و نەوت هەناردە بکرێتەوە بە فعلی چونکە ئەمە جاری یەکەم نیە دەڵێ تەنانەت وەزیری نەوت دووسێ جار تووشی ئەم هینە بوو بەڵێ نێوەداکتی لە چەند سەعاتی داهاتوودا نەوت هەناردە دەکرێتەوە و دواییش نەبوو ئەگەر ئەمەش بەو دەردی ئەوە نەچێ و فعلەن لە داهاتوویەکی زۆر نزیکدا ینی تا بەیانی و دوو بەیانی بابەتی نەوت هەناردە بکرێتەوە و حەل بکرێ داهاتی نانەوتی طبعاً ئاخر تەتەورات ئەوەیە کە ئەنجومەنی دەوڵەت ڕای خۆی حاضر کردووە تر نازانم ناردوێتی ناردویان بەیانی دەچێت ئەویش دەچێتە ئەنجومەنی وەزیران ئەویش طبعاً هەر بەنادیاری ماوەتەوە تا ڕادێک و بە قەناعەتی من ئەگەر اعتیمادیان کردبێتە سەر قانونی ئیدارەی مالی لە قازانجی هەرێم نابێت بە تایبەتی لە بابەتی داهاتی گومرگ بەڵام بابەتەکانی تر لە بابەتی ڕسومات و ئەوەی کە هەرێم خۆی بە یاساکانی خۆی هەندێک باج ڕسوماتی داناوە یان زیاد کردوانەوە ئەوە تەفسیرەکەی بە قازانجی هەرێم دەبێت بە تەوقعاتی ئێمە نازانین سپێنێ چ دەبێت بەنەتیجە ئەگەر تەفسیرەکە زۆر لە قازانجی هەرێمیش دەبێت ئەمە بڕیار نییە بڕیارەکە دەچێتە ئەنجومەنی وەزیران بەڕای من سوودانی بۆ ئەم مەرحەلەیە دەیەوێت بابەتی موچەی هەرێمی کوردستان حەل بکە حەل بکە بە شێوەیەک نەک لەسەر با بڵێن لە شارعی عێراقی و لە ناودەنگ دەر و خەڵکی خۆی لە دژی بەکاربێنەوە و لەسەری بکەوێ جامیش ڕێک سەبارەت بە شەقامی عێراقی
پەرلەمانتارێکم ڕۆ ڤیددیویکی بڵاو بووە لە تەیف سامی وەزیری دارایی عێراق تووڕابێڵە تۆ نابێت موچە بنێری بۆ هەرێمی کوردستان باسی هەندێک شوێن دەکات دەڵێ ئەم دەڵی هەرێم دەنێری و فلان شوێن دەنێری فلان بەز عێمارە ڕخ نەگرتن بەڵێ ئایا ئەم مجازەفەیە ئەکەن وەزیری دارایی و سوودانی تەواوی کێشەکان بەر لە هەڵبژاردن چارەسەر بکەن دەزانی ناترسن لە شەقامی عێراقی ئەم قسەیە یەکەم زۆر عامە زۆر دەگوترێ و زۆریش سواوە بەڕاستی هەرچی ڕاست دەبێتەوە بەکار هیچی پێ نەبێ دەڵێ هەرچی پارەی بەغدای و پارەی عێراق بۆ هەرێم دەچێت قسە زۆر دەکرێت تەنانەت لە 2021 لە کۆبوونەوەیەک جەنابی کاقوبات گوتی کاکە من لێرە بۆتان ئیمزا دەکەم چی پشکی هەرێمی کوردستانە بەڵام بە فعلی بیبن لە بەسڕا خزمەتی پێ بکەن پرۆژەی پێ بکەن شەقامی پێ بکەن من بۆتان ئیمزا دەکەم یعنی ئەم قسەیە زۆر دەگوترێ زۆر بینێ بەڵام تا ڕادەیە قسەیەکی سواوە ینی زۆر بە تایبەت ئەگەر نەوت هەناردە بکرێتەوە و پارەی نەوتەکە کەم بێ زۆر بێ مشکلە نیە بەلای سوودانیەوە بچێتە خەزانەی دەوڵەتەوە بچێتەوە خەزانەی عێراق ئەو جارە ئەو کاتە ئەو سحری ئەم قسەیە بەتاڵ دەبێتەوە یعنی عێراقیە شەقامی عێراقیشی پێ ڕازیە بەڵێ عێراقیەک پەرلەمانتارێک سیاسیەک وەزیرە کەسێک بۆی نییە بڵێت تۆ پارە بۆ هەرێم دەنێری بەڵام هەرێم هیچ بەشداری ناکاتەوە بەعکسەوە ئەو کاتە بەڕای من ئەگەر هەرێم نەوتی بە تەواوی ڕادەست کرد ئەو کاتە هەرێم دەبێت شەڕی موچە نەکات دەبێت شەڕی پشکی خۆی لە بودجە بکات یعنی فەرقەکە زۆرە ئەوەی کە تا ئێستا ئێمە ڕاستە هەموو شەڕەکە بۆ موچەیە بەڵام کاتێک کە نەوتمان بە تەواوی ڕادستی سۆمۆکردنەوەتەکە هەناردەکرا هیچ مشکلەیەکی نەما ئەو وەختە بە پێی قانونی موازنە و بە پێی یاسا بەرکارەکان دەتوانین شەڕی پشکی هەرێمی کوردستان لە بودجەدا باشە لە بودجەی سێ ساڵیە و لە بودجەکانی پێشوە کە بەڕێزیشە لە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق بووی کورد شەڕێکی زۆر سەختی ئەکرد بۆی پشکی هەرێم جیاکاتەوە واروەها زامنی بکاوە ئەشمان بینی لە دوای هەر جارێک کە دەستکەوتێکتانە بوو لە نێو بودجەیە لە ئەمری واقع ناچۆ بواری جێبەجێکردنەوە ئەم ڕێککەوتنانی کە سبەینێ ڕەنگە دەنگی لەسەر بدرێ و بە باشی لە نێوان هەرێمی کوردستان و عێراق بە کۆتابێت ئەگەر گریمان تۆ پێشبینیەوەت کرد ڕەنگە بودجە پەسەند نەکرێت ئەگەر بودجە پەسەند بکرێت هەرێمی کوردستان ئاسانتر مامەڵی لەگەڵدا ئەکری یاخود هەر ئەرکەکە قورسە هەر شەڕێکی گەورە لە پێشیانە پەرلەمانتارانی کورد لە پەرلەمانی بۆ ئەم ساڵ بۆ باڵێن بۆ 2025 تا ئێستا جەداولی موازنە ینی خشتەکانی کە هاوپێچی موازنەیە بۆ 2025 تا ئێستا نەنێردراوەتە پەرلەمان کە دەبوو نێردرابە بۆ خۆی مخالفەیەکی قانونی موازنەیە ئەگەر نەوت هەناردە بکرێتەوە ئەو کاتە دەتوانین وەکو باسم کرد داوای پشکی هەرێمی کوردستان بکەین یان لانی کە موچە زامن بکەین بۆ ئەو 6 مانگە ینی لە مانگی حوتەوە تا مانگی 12 ئەگەر بۆ ساڵی داهاتوو حکومت پێک بهێندرێ پێک نەهێندرێ هەرچی بێ دەبێتە بنەما بۆ 2026 یعنی ئەگەر لەسەر ئەم ڕێککەوتنە لە ئەم ڕێککەوتنە بەڵام ئەم ڕێککەوتنە جێبەجێ بکرێ بەڕاستی چونکە ئەگەر جێبەجێ بکرێ باسی شەژ موچەت کرد بڵێ لەم ساڵە موچەخۆری هەرێمی کوردستان ئەتوانێت شەژ موچەکەی وەربگری یا پێشببینی چییە بۆ بابەتە یعنی ئەگەر تەمویل هەبێ پارەکە دابدرێت تەمان جارێ یەکەم بە باسی بکەین بەردەوام لقی بانقی مرکزی لە هەولێر لقی بانقی مرکزی عێراق با بڵین لە هەولێر بەردەوام باسیەوە دەکات کە ئێمە سیولەمان لە بەردەستە کێشەی سیولەمان نییە تەنانەت لە ماوەکانی ڕابردوودا باس لەوە کرا کە بەشی دوو موچە سیولەیان لە بەردەستە کەواتە کێشەی سیولەمان نییە ئەمە یەک دوو کاتێک کە بڕیار دەدرێت تەخسیس هەیە و تەمویلیش دەکرێت ئەو کاتە دەمێنێتەوە چۆن ڕێک بخرێ ئێستا ئێمە لە کۆتایی مانجینۆین یعنی دەتوانین موچەی مانجی حوت پێش کۆتایی مانجینۆ بدرێ لە مانگی دەدا دەتوانین موچەی مانگی هەشت و نۆ بدرێ یعنی مەسەرەن 20 ڕۆژ 15 ڕۆژ تەنانەت مەسەرەن 25 ڕۆژ ئەو کاتە احتیمالی هەیە یەک مانگ بکەوێتە ساڵی دواتر بەڵام کە پێشتر پێشەوەی حساباتی کۆتایی ساڵدا بخرێت تەخسیسی هەبوو تەمویلی هەبوو پارەکە دانرا مشکلی نیە ئەگەر نیەتێکە بێت لە دوو مانگە سێ موچە لە مانگێکە دوو موچە بەم جۆرە یعنی قسارەسەری ئەکەین بەس آخر پرسیارم بۆ تۆ بە حکمیەوەی کە شارەزای باشی دۆخی دارایی عێراقی لە لیژنەی دارایی بوویتە زۆر باز لە ئەوە ئەکرێ عێراق خۆی کێشەی سی و لەو کێشەی کاشیەیە و تەنانەت دوومانگی ڕابردوو
بۆ دوو جاری لەسەر یەک دابەشکردنی موچەی خاننشینانی عێراق چەند ڕۆژێک دوا کەوتووە. تۆ پێشبینی چییە بۆ دۆخی دارایی عێراقایە؟ عێراق دووچاری کێشەی دارایی بووە؟ وەڵاهی بەڕای من عێراق کێشەی سیولەی نییە. باشە. دەبان عێراق پارەیەکی باشی هەیە، بەڵام زۆربەی پارەکەی لە بازاریش نییە، لای خەڵکە. یعنی نە لە بانقە، نە لە بانقی مرکزی، نە لە لای حکومەتە، نە لە بهینە، نە لە بازاریشە، بەشی زۆری لای خەڵکە. لەبەرەوەی متمانە لە نێوان خەڵک و موسساتی داراییدا نییە بەعام لە عێراق. دەنا کێشەی نەختینی نییە. بۆیە من بە تایبەت بۆ موچە پێم وانە ئەم قسەیە ینی دقیق بێ کە عێراق کێشەی سیولەی هەیە. کێشەی سیاسی ڕوونەدا. وەزعی عێراق لەگەڵ ئەمریکا تێک نەچێ. ئەو سیستەمەی کە ئێستا ئیشی پێ دەکەن بۆی جێرانەوەی پارەی نەوت و گۆڕینەوەی دۆلار لە بازار یان لە بانقی مرکزی و ئەوانە پێم وانە عێراق کێشەی سیولەی بۆ دروست نابێ. بەڕێز شیروان میرزا ئەندامی پێشووی عێراق لە لیژنەی دارایی زۆر سپاس ماندوومان کرد.